وەکەزانین کە ڕۆژی پێنجشەممە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر بڕیارێکی دەرکرد بەڵێ ئەو ئۆتۆمبیلانەی کە دووکەڵ دەرەکەن کە سزای ئۆتۆمبیلانەدا خود غەرامە خود دەست بەسەر ئەو سارانە کە دووکەڵ دەرەکەن ڕێنمایی نوێش بڵاو کردەوە لەو بارەوە بەڵێ ڕێنماییمان گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین مانە بزانین بە زۆری سەرچاوی ئەم بڕیارە بۆچی گەڕێتەوە و لەگەڵەوەشە بۆچی ئەو ئۆتۆمبیلانە دووکەڵ دەرەکەن و جۆرەکانی دووکەڵش بەشێکی گشتی باس دەکەین لەگەڵ میوانی پرۆگرامەکەمانە کە زۆر بەڕێز مژدە عەلی کەریممان لەگەڵابێت کە بەڕێزیان ڕایدی هاتوچۆن و ئەفسەری هونەرین لە پشکنینی ئۆتۆمبیل و ڕاستەخۆ لاستۆدەی بانی پرسانی ساڵ لەگەڵمانان کات مژدە سڵاو لەبەربانی باش بەخێر بێ بانی باش میوانداری کەڵامی کورساتی شەکەین سپاس بۆ ئامادە بوونت سپاس دەکەن کات مژدەوە باسم کرد کە ڕۆژی پێنجشەممە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر بڕیارێکی دەرکردو بۆ ئۆتۆمبیلانی کە دووکەڵ دەرەکەن بە بزانین هۆکاری سەرەکیان بڕیارە بۆچی گەڕێتەوە. سپاسانەکەین ڕاستی ئەم غەرامەکردن لەسەر دووکەڵکردنی ئۆتۆمبیل هەر هەبووە یعنی بەڵام ئەوە بووە زیاتر لەسەری نەوەستاینەتوانی ینی جەختمان لەسەر نەکردێتەوە وەکو بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆ کە بڵین کامە بۆ بە شکلێکی مەترسیدار لە ژینگەی ئێمە لە ئینڤەرمنتی ئێمە بەڵام ئێستا کە دانراوە بۆی کە جەختی لەسەر بکەینەوە و کە چارەسەری معالەجی ئەو شتە بکەین بە شکڵێکی گشتی. بەڵێ کاک مژدە وەک ئاماژەت پێ سەرەتا بڕیارەکە سنووردار بوو ئێستا بڕیارەکە فراوانتر بوو و ڕێنمایی تازەی لەگەڵایە. بەڵێ بەدڵنیاییەوە خۆی پێشتریش هەر ئەگەر ئۆتۆمبیلێک دووکەڵی بکردە غەرامەیەکی لەسەر بوو کە ئەویش لەسەر و بنەمایی کە سەرپێچیکردنی بنەماکانی هاتوچۆ و بێزارکردن کە ئەمە ئەچێتە بەشێکی ئەوی کە هاوڵاتیان ئەوەی دەوروبەری ئەو ئۆتۆمبیلە بێزار کات بووە غەرامەیەکی لەسەر بوو کە بەشقڵێکی ینی سابت دانرا بوو کە بە پێی ڕێنمایەکان 15,000 دینار دانرا بوو بۆ ئەو سارانی کە نرخەکە زیاد کراوە نرخەکە تا ئەسە وەکو خۆی وایە وەکو خۆی وایە بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەو باس لەوە ئەکا کە ئەتواندرێت دەست بەسەر و ئۆتۆمبیلە شابگیرێت لە هەموو حاڵەتێکە ئەفسەری هاتوچۆ ئەو مافی هەیە کە وەکو حاکمێکی یاسایی و قانونی ئەتوانێت ئەگەر لەسەر هەموو مخالفاتەکان بێ ئۆتۆمبیلە ڕابگرێ بەڵێ ئەو ئۆتۆمبیلە ڕابگرێت و ڕەوانەی گەراجی دەست بەسەراگرتنی بکات. کاک مژدە باسی دووکەڵمان کرد بەڵێ ئەگەر بکرێ پێمان بڵێ چەند زۆری دووکەڵ هەیە زیان بەخشەکان بەتایبەت بەسەرچە ڕاستێکی چوار جۆری ڕئیسی دووکەڵی ئۆتۆمبیلمان هەیە کە دروستە بێ دووکەڵی ڕەشمان هەیە دووکەڵی سپیمان هەیە دووکەڵی بێجیمان هەیە و دووکەڵێکی کەشمان هەیە کە شین و مەیلە و ڕەساسیە. ئەگەر بکرێت تەفاسیلێکی ورد بین لەسەرەوەی کە دووکەڵی ڕەش هۆکاری دروستبوونی دووکەڵی ڕەش چیە لە ئەنجامی ئەوەیە کە سووتانی باش نییە بۆ ئەو فیوڵەی کە هەیە بۆ ئەو بانزین و گازەی کە هەیە ئەمیش لە چه ئەنجامێکەوە ڕۆیە لە ئەنجامیەوەی کە خۆی بۆ سووتانێکی طبیعی لە چاڵی تەقینەوەیە کە چاڵی سووتانی پێوترێت لە ناو چاڵی ئاگری پێوترێت لە ناو مەچینی ئۆتۆمبیلەکانە پێویست بە 14.7 هەوایە لەگەڵ 1.1 بانزینمان هەیە کە تێکڵاوبوونێکی پرێشین دروست کات و لەسەری پستۆنەکانەوە دروست بێت و ئاگریکی طبیعی دروستکە بەڵام ئەمە لە حاڵەتێکە ئەگەر هاتوو بۆ نمونە دووکەڵەکە ڕەش بێت دووکەڵەکە ڕەش بێت و بێتەوەی کە زیان بە ئینڤایرمنت گەێنێت و بە ژینگە و بە دەوروبەرەکە و زیان بە سیارەکە بگەێنێت لەم حاڵەتانە دروستێت جاری وایە بانزینی باشمان نییە گازی باشمان نییە و لە هەمان کاتیشە لەگەڵ ئەوەی کە ئەم جاری وە هەیە سیارەکە ئۆتۆمبیلەکە خۆی کێشەی هەیە بۆ نمونە کێشەی ستێنسەرەکانی هەیە زیاتر بانزین ئەنێرێتە یان خود گاز ئەنێرێتە سەر پەکی پستۆنەکان سووتانی زیاتر ڕۆیە بەڵێ بەغێر طبیعی ئەینێرێ یاخود ئەو پەمپانی کە بانزین لە تەنکیەوە ئەنێرێتوانێت بۆ ناو مەچینەکە بە زیاتر ئەینێرێ بۆیە سووتانەکەی طبیعی نابێت و بە دووکەڵێکی ڕەش و بێزرا و خراپ ئەکرێتە دەرەوە. بەڵێ کاک مژدە ئەمە ئەتوانین بڵێن کاریگەریەکانی چی ئەم دووکەڵە جگەلەوەی کە کاریگەری لەسەر ژینگا بە تەندروستی مرۆڤیش بامانشێ بەدڵنیاییەوە ئێمە ئەگەر بین باسی نەوعەکانی کەشیکەین لە هەر نوعیشانە نوعیشی بڵین مادەیەکی ژەهراوی دروستەکە مادەیەکی کیمیاوی دروستەکە بۆ نمونە ئێستا بینە سەر باسی دووکەڵی شینی مەیلە و ڕەساسی ئەمە لە ئەنجامێکی لە چه ئەنجامێکا دروستە لە ئەنجامی ئەوەی کە ئەو پستۆنانەی کە لە ناو سلندەرەکەیە بۆشایەکی دروست بوو ئەمە لە ئەنجامی کۆنی ئۆتۆمبیلەکەیە
ئیندیسارێکی دروست کردووە داخورانێکی دروست کردووە بۆشایەکی دروست کردووە ئەم چاوریە ئەکەوێتەوە ناو چاڵی تەقینەوە وەکە کەوتە ناو چاڵی تەقینەوەوانێ لەگەڵ بەشەیەکی غێر طبیعی ئەسووتیە لەگەڵ ئەو بانزینەی کە لەگەڵ ئەو بازینەوەی کە دەرەدرێتەوە دوایی لە ڕێگەی ساڵانسای سیارەکەەوە ئەکەوێتەوە ناو ژینگە کە کەوتەوە ناو ژینگارۆکۆی بەڕێزت وتێ گازی CO دروستەکە کە ئۆکسسیژین کاربۆن دروستەکە یاخود گازی NOx دروستەکە کە ئۆکسسیژین نایترۆژین دروستەکە کە لەگەڵ یان PM دروستەکە کە هەموو مادە ئۆرگانیەکانە ئەکەوێتە ژینگەوانێ. بەڵێ کاک مژدە جیاواز لەوەی کە دووکەڵ مەترسی بۆ سەر ژینگە هەیە و بۆ سەر تەندروستی مرۆڤ بەڵام زۆر جار تۆ ئۆتۆمبیلێک لە پێشەوەیە جاد و تەنی بێ یان هەر ئۆتۆمبیلیشکە بێت کە دووکەڵە ڕەشا ئەکا بەسەتا ینی جۆرێک لە پشەیی بۆ شۆفێر دروزە بێت بادڵنیاییەوە بەدڵنیاجگە لەوەی کە مەترسی بۆ سەر ژینگە و تەندروستی مرۆڤەوەیە بادڵنیاییەوە ئێستا ینی ئەگەر لە پەیجە فەرمیەکانە هەیە کە لە پەیجە عالەمیە فەرمیەکانە هەیە کە بە ناوی NLH هەیە کە ناشنال لیبریتی میدیکەلین کە باسی ئەوە کە ئاخۆ ساڵانە چەند کەس کە بە حادیسی سیارە ئەمرێ ئەی چەند کەس بە دووکەڵی سیارە ئەمرێ ینی ئەوە توێژینەوەی لەسەرکرا کاتە ئەمە خۆی بۆ خۆی لە دوو بابیشە و لەو بابی کە تۆڵی پشێویەک بۆ سەر جادە دروستەکە بینین کەمەکاتوانێ و سەر لێ شێوان دروستەکە بۆ ئۆتۆمبیلەکانیکە و لە هەمان کاتیشە چۆن بە زیانی جگەرەکێشان ساڵانە 1,200,000 کەس ئەمرێ ئەمیش ڕێژێکی تیادانرا بوو و پێشتریش پێشەوەی بێمە بەرنامەکە سێرم کرد بەڵام پێویست ناکە من ئامارە بڵاوکەمانە بگورە. باش کاتێک بەشەیەکی گشتی چارەسەر چیە بۆ ئەم دۆخە وەکە زانین لە وڵاتانی دەرەوە لە ساڵانی ڕابردووە چۆن چارەسەری ئەمان کردو کە لە ئێستا ئۆتۆمبیلی کارەبایی بەکارێنن هەرێمی کوردستان پێویستە چی بکات بۆی کە ڕێگری لەم بابەتانە بکات ینی بە خۆشحاڵیەوە ئێستش لە هەرێمی کوردستان ئەو ئۆتۆمبیلە کارەبایانە ینی ئەو هایبێردانە هاتوونەتە کوردستانەوەوانە و وردەوردەوە لە گەشە سندنەیە پێشوازیشی لێکراوە بەڵێ پێشوازیشی لێکراوە بەڵام ئەوەی کە ئێمە ناتوانین بە مطلقی هانی هاوڵاتیان بین بڵین بڕۆن لەو جۆرە ئۆتۆمبیلە بکڕن یعنی ئێمە ئێستەمە لە بەشی پشکنینی ئۆتۆمبیلین لە مەرجەکانی تونگتۆڵی ئۆتۆمبیل ئێمە زانیاری زیاترمان هەیە لەسەرەوەی بەڵام ئێمە نایکین بە شکڵێکی نایکین بە شکڵێکی ڕیکلامی بە هاوڵاتیان بڵین ئەم جۆرە سیارەیە مەکڕە ئەوان بکڕە چکە لە ئێستا یعنی سیارەکان زۆر بە بازاڕیکردن دروستکراوە بڕابکە ینی سارە هەیە دروستکراوە ئێمە ببرن ناوی ناوی کە نەبێ بە زیان بووی بەڵام سیرەکەی کەیسی ڕۆنەکەی بە شێوەیەکی وا دروستکراوە فافۆنێکی یعنی بەسی دروستکراوە بە بەسیترین شت ئەشکێت و تێکەشکێت و لە هەمان کاتە بێ مەچینی سیارەکەی بۆ داگری کە ئەمە لە ڕووی کولفەشەوە کەس زۆرەکەوێت لەسەر ئەو هاوڵاتیانە. کار مژدە باسی کوالێتی بنزین و گازیشمان کرد لیژنەکان چۆن ئەتوان ئەم گرفتەش چارەسەر بکەن وەک خۆت ئاماژت پیاجاری وایە گاز کوالێتی گازەکە خراپە یان کوالێتی بنزینەکە خراپە و هۆکارە بۆ دروستبوونی و دووکەڵە زیاتر کام ئۆتۆمبیلانەوەی کە بە گاز یانەوەی کە بە بنزین نەما خۆی بە شکلێکی گشتی ئۆتۆمبیلە گازەکان زیاتر دووکەڵیان هەیە و لەبەرەوەی کە زەختێکی زۆری شەچێتە سەر مەکینەکەیان بۆیە کە بەپی ئەو زەختە ئەڕۆن بەپی ئەو زەختە ئەڕۆن و کە زیاتر دووکەڵەکەنەوە ناو ژینگە بەڵام لە هەمان کاتیشە ئەمە بەدەر نییە لەوەی ئۆتۆمبیلە بنزینەکانیش چکە ئۆتۆمبیلە بنزینەکانیش جۆرێک لە ژەهر هەڵێنەوە دەرەوە لانێ هەندێک ئۆتۆمبیلمان هەیە کە ئاوایی بینی دووکەڵی ڕەشیشی نەبێت بەڵام ئێمە لە تاقیگەکانە کە هەستی پێەکەین و ئەزانین بەڵام دووکەڵی خۆی هەیە و دووکەڵی خۆی هەیە بەڵام ژەهراویە ئەمە زۆر ترسناکتر ینی ئەمە ئەبێت ینی بە شێوەیەکی چڕ و پرتر و ورتر ئێمە بینە سەرۆی کە لێپەرچینەوەی لێسەر کرێ. باشە کاتێک ئەم بڕیارە ئێستادانراوە خود ئەم سیزانەی کە ئێستادانراوە توانین ڕێگری لەواکە هەوڵاتیان ئۆتۆمبیلەکانیان چاک بکەنەوەوانە و دووکەڵ نەکات یاخود هاو شێوەی بڕیارەکانی دیکەوە کە زانی کە پێشتریش بڕیاری لەم شێوەیە دەرچۆ بەڵام هەر ماوەیەک بوو تر دوای ئەوە زۆر جێبەجێ نەکراوە توانین بڵین ئەم بڕیارە شاو شێوەی بڕیارەکانی دیکەیان ئەمان جیاوازە پرسیارەکەت لە جێی خۆی بوو خۆی لە سیستەمی هاتوچۆیە
لە هەموو ینی وڵاتانی جیهانە کار لەسەر ئەوە کە لەسەر ئەوەی کە ئەگەر کەس سەر پێچی کرد غەرامە بکرێ ینی سزا بدرێ بەڵام ئەو هاوڵاتیەکە ینی ئەگەر بەدەر لەوەی کە چاوەڕێ ئەوە کە دووچاری سزایەک بێتوانێت با ینی ویژدانی خۆی مرتاحکە ئەم دووکەڵا ئەڕوا ئەچێتە دەم و لوتی چیەوە ینی ئەچێتە قوڕی چیەوە هەر کەس و کارەکەی خۆیت یان لاان هەر مناڵی خۆی بێ عیلەکەی خۆی بێ کاتە خێزانەکەی خۆی بێکاتە ئەمە خۆی ئەبێ خۆی هەست بۆ مەسئولیتەکە و ئەگەر بە شێوەیەکی اقتصادیش لێکی بینێ ئەکۆنمیکیش لی بینوانێ ئەم دووکەڵا ئەگەر نەچێت چارەسەریکە ئەڕوا بەرە ئەوی کە ئۆتۆمبیلەکەی خۆی تێک بشکێت ئیندیسار بکات وە کە دوای تێکشکات ئیتر بەرە ئەوە چێ مەصرفێکی زیاتر بکە پارێکی زیاتر دیاسەر بکە یعنی بێت زووتر خۆی بچە بەلای معالەجێکە بەبێ ئەوەی غەرامەیەکی مادی بکرێ یاخود سەرپێچیەک بکرێن باشە کەواتە کاگمژدا ئێوە وەک ئەفسەرانی هاتوچۆ یاخۆ پۆلیسی هاتوچۆ چۆن ڕێنمای هاوڵاتیانەکەن چۆن وا لە هاوڵاتیانەکەن ئەو کەسانی کە ئۆتۆمبیلەکانیان ئەو کێشیان هەیە دوو کەڵ دەرەکات بڕۆن چاکی بکەنەوە وەک ئەوی کە هەر پێشتریش باسمان کردوانە ئێمە ئەوەی غەرامەیەکی هەیە غەرامێکی ساپتە کە بە پێی ڕێنمایەکان دانراوە و لە هەمان کاتیشە ئەگەر ئۆتۆمبیلێک زیان لە حەد یعنی ئەوەنم بۆ نمونە زیان لە حەد دووکەڵی کردو ئەوانە دەستی بەسەرا گیرێت و ڕوانەی گەراجی دەست بەسەراگرت نەکرێت ئەمە هەر بۆی هاوڵاتیان ئاگادار بێت ئەمە کارمژدەمە بەس دەوێت ئەگەر سەرپێچەکە دووبارە بکرێتەوە دوای غەرامەکە لە هەموو حاڵەتێکە ئەفسەری هاتوچۆ ئەتوانێت لەسەر هەموو غەرامەیەک بۆ نمونە شۆفێرێک غەرامی بۆ کراوە بە هەمان شێوە ئەو سەرپێچە دووبارە کاتەوە ئۆتۆمبیلەکەی دووکەڵی هەیە باڵێ بە دڵنیایە ڕاستەخۆ ئەنێرێ بۆ گەراجی دەست بەسەراگرتن تاوەکو معالەجە و چارەسەری ئەو هیناکە سەرپێچیەکەم هەم ئاگادارکردنەوەی هەم سەرپێچیشی ڕەمزیە بەڵام باڵێ با دڵنیاییەوە بەڵام ئەگەر تۆ ئێمە باسی ئەوە بکەین ئەبێ ئەو هاوڵاتیانەی کە ئەو شۆفێرانی کە ئەو ساریان پێبێ خۆیان بزانێکن ئەمە چۆنەڵێ هەموو دووکەڵێک بێ ئاگر نییە وردەوردە سەیرێکی ئەم دووکەڵەوە ئەڕوا بەرەوە ئەوی کە سارەکەی ئۆتۆمبیلەکەی تێک بشکێت جاری وا هەیە یعنی ئەڕوا بەرەوە ئەوی کە وەکو ئەوی کە لە زمانی بازارەکە پێڵێن مەکینەکەی داگیرێت مەکینەکەی تەفلیش کرێت و بکرێتوانێ بەڵێ کاگمژدە ئەو دووکەڵە بە شێوەیەکی گشتی لە وەرزەکانە هیچ گۆڕانکاریی هەیە بۆ نمونە وەرزی زستان وەرزی هاوین ڕۆزانستێکی مەبەستم لە هەموو وەرزەکانە هەیە ئەگەر باسی بکەین جۆری دووکەڵەکەی مەسەلەن زیانی دووکەڵەکەی لە وەرزەکانە خۆی ئەو لە هەموو ئۆتۆمبیلێکە کە ئەو شوێنی دەرچەی دووکەڵەکەی کە دەرەکە نزیکە لەو قیرەوە کە هەیە بەڵام بەهۆی ئەوەی کە گەرمیەکی تایە ئەو و سوکترە لە هەوا بۆیە ئەکەوێتەوە ئاستی ئەکەوێتەوە سەر و ئاستی ئۆتۆمبیلەکە یعنی ئەگەر هاوڵاتیەک بە پێ بەلای ئۆتۆمبیلەکە بڕۆ سارەیە و دووکەڵکە نانیشێتە بۆ خاکەکە و بۆ عەرزەکە بۆ قیرەکە ڕێک ئەکەوێتەوە ناو ئاستی دەموچایی وە لە هەمان کاتیشە لەسەری شوانێ بۆی کە زەختەکەی ناڕوا بەرەو سەروانێ لە ئاستێکی مام ناوەند داوەست یعنی ئەگەر تۆ دیقەت بی بڕۆیتە سەر شاخی گۆیژە ئەبینی سەر سلەیمانی تەمەکی ئەها ناڕوا یعنی وەکو کپ کرابێ یعنی ئەو دووکەڵە لە هەموو بۆ نمونە لە هەموو وەرزەکانە لە هاوینەوە تاوەکو زستان ئەبێ ئیلا هەر هەڵی مژی یعنی ئەوە زۆر کارە سادە یعنی بەجددی وەکوایە تۆ لە ژوورێکی دووکەڵا بیت یعنی کە ئەمەش وەکوی کە بۆمان باس کردی ئەم دووکەڵانە هەر هەمووی زیان بەخشە ینی هەر هەمی ئەمێنێتەوە لەسەر سیەکان باشەکەمژدا بەشێک لەو کەسانی کە چارەسەری ئۆتۆمبیلەکانیان ناکەن یاخود دووکەڵی ئۆتۆمبیلەکانیان ناکەن بڵێنەما هۆکارێکی بۆ چێگەڕێتەوە هۆشیاری کەسەکە یاخود بۆ چاکردنەوەی تێچوویەکی زۆریێت ئەو زانیاری تەبێت بەڵێ خۆی ئەمە لە لیژنەکانی پشکنین لە مەرجەکانی تۆلی ئۆتۆمبیل هەر ئۆتۆمبیلێک کە بێتە لامان ئەگەر هاتو دووکەڵی کرد ناڵین هیچ معاملەیەکی کڕین فرۆشتن تەبدیل تەحویل تازەکردنەوە ئەوانی بەسەرا بڕۆ هەتاوەکو معالەجەی ئەو ئیشەینەکە یعنی لە فلتەرێکە یعنی لە فلتەرێکی ئیشی مروریە هەر ئەگیرێ ئەبێ هەر چاکی کاتوانێ مەجای تیانە بەڵام ئەوی کە نایکان هەندێک کات یعنی ئەتوانین بڵین جۆرە لە کەسانێک هەیە کە ئەم ئۆتۆمبیلانە هەر بە کە هاوردی ئەەکەن بۆ ناو کوردستان پێشەوەی بگاتە کوردستان سێکی بەردی ساڵان ساکەی دەرێدن
ئەمە بەهایەکی هەیە لەوانەیە بۆ ئیشێکی پیشەسازی لە وڵاتانی کە بەکار بێت دەری ئێنن کە ئەمە دەریێنە ئەمە لەم کاتیان وەک وایە فلتەرەکەی دەرهێنابێ یعنی ئەمە جۆرێکە لەوەی کە نابێ ئێمە ئەو بێویشتیانیە بکەین بەستە نامە بەسمانەوە بێ کۆکردنەوەی پارە بێ ئانی بەجددی ئەوە ئەبێ زیاتر جەختی لەسەرکردنەوە ئێمە لە لیژنەکانی خۆشمانە زۆر جەخت لەسەرواکەینەوە ئەگەر هاتوو بەردی ساڵانسایان دەرهێنا بوو پێزانین و ئاگادارین لەبەری کە سەڵتی سیارەکە ئەگۆڕێ بەڵێ بەدڵنیایەوە ڕێک درکی پێەکەین لەو شوێنەی کە ئیتر جاریە بە شێوەیەکی لەحیمی چاکە کرێتوانن دەرئەکەوێت کە ئەمە دەستکاری کراوە و دەرهاتووە. بەڵێ سۆمە بە هیوام هاوڵاتیان شۆفێران پابندی ڕێنمایەکانی هاتوچۆی سلێمانی بن چکە دوجار لە بەرژەوەندی شۆفێران بەدڵنیایەوە زۆر بەڕست مژدە علی کەریم ڕایدی هاتوچوو ئەفسەری هونەری لە پشکنینی ئۆتۆمبیل کامبانە لەگەڵمانەوەی کۆمەڵک زانیاری زۆر سەدەی سپاس بۆ کورساتی خۆشەویست تەلەڤیزیۆنی کورساتیش کەناڵی کورسات کەناڵێکی هەمووانە ینی هەچ ڕێنمایی و ڕۆشنبیری و زانیاریەک بڵاو دێتوانێت زۆربەی کەس ینی بینەری کورساتەوە بۆ ئێمەش دڵخۆشکەرێت. سپاس بۆ تۆ.